کار لە درۆنا نەماوە ئێستا مایکرۆ درۆن بەکارەهێنرێت یعنی درۆن بەکارهێنرێت بەقەدەر پەنجەیەکە بێ یان تۆزە گەورەتر و لە شێوەی فڕۆکەشە ئەوە چییە کە پێڵێن زەردەواڵی ڕەش ئەمە چییە دەتوانێت چی بکە ئەم وێنەیە ینی ئەمە بلاک هۆڕێت ینی زەردەواڵی ڕەش ئەمە خۆی لەلایەن کۆمپانیایەکی نەرویجیەوە ینی ئەمە دروستکرا بەڵام ئەمریکا دەستی خستە سەری و بردی بۆ ئەمریکا بەڵام ئەگەر بڵێ لە شەڕی ئێران ئێستاکە ئەمە تازەیە دێتن بەڵێ بۆ ئێران تازەیە بەڵام لە ئۆکرانیا ساڵێکە زیاتر ئەمە بەکاردێتن سوپای ئۆکرانیا بەکاری دێنێ دژی ڕووس و زۆر دەوری هەیە چونکە ئەمە تۆ تەسەوەر کە بەقەت پەنجەیەکە لەگەڵ لەو حەکەی خۆیە سیستەمەکەی بای $195,000 ئەم شتە بچووکە ئەم شتە بەخەدەر تۆزە لە پەنجە گەورەترە لەگەڵ لەو حەی تەحەکوم و شۆنی سەیطرەی بای $195,000 سێ کامیرەی پێوەیە لەبەر حەجمە بچووکەکەی کە بەقەت پەنجەیەەکە ئەتوانی لە پەنجەرێ شکاوە لە هەر دەرگایەکەوە لە هەر شوێنێکەوە بینێریتە ژوورەوە بەڵێ بۆ استطلاع زۆر بەکاردێتن تاقیب بەس ئەوەیە بڵین مەداکەی 1600 مەترە بەڵام بۆ ئێران تۆ چی لێکە ینی 1600 متر بۆ وڵاتێکی وەکو تۆ جەبهەنی بڵێ لە زەوی دابەزی بیتن بەرامبەر بە یەک بیتن لەبەرەوە بەس احتیمالە ینی بڵێن ئێماگەر بیر بکاتەوە ئیسرائیل و ئەمریکا دابەزنە زەرزەوی ئەو کاتە پێویستیان بەمانە ئەبێ کە بەکاری بێنن طبعاً جگە لەوە هەر سێ کامیرەکەی نایت ڤژن شەوان کامیرەی شەوە و کامیرەی حراریشە ینی هەتاکو شەوان ئەگەر بینێتن نەتوانێت شخصەکە ئەتوانێت جانی ببینێ بە گەرمایی جانی بەشەر ئەیدۆزێتەوە وەکو فڕۆکەی ئاباچی و ئەوانە ینی هەم حراریە جسمی کەسەکە پیشانەدا هەمیش لە کێشەی شەو و تاریکی نایت ڤژن و بەڕۆژیش هەموو مواصفاتەکانی تایە گشتی